باشه جماعة درس أمرو دوینه که دوینه و پیر دوینه پیر و امون دو درس دواتر پیش وقت سرات باسی سینگل کان و دبلیگ مان کرد اینتر تایپ بابو پاشم باسی فیلم مدل مان کرد او اینتر تایپ دوام بو دین سر اینتر تایپ کدی که اوش چه لور تایم فریم باشه لور تایم فریم کنفرمیشن هم باله کدی LTF و تا لور تایم فریم باشه اگر بین LTF کرکرای چه لور تایم فریم و تا تایم فرمی بچوک باشه کنفرمیشن پس راست کردنویا باشه شو با هم بیبن نه من نقول الساعة 12 دست بگید باش اوجام کو لور تایم فریم باشه با کار بینین کاتک کمارکت اندوسی در بکات یا خود پی او آی میدیگیشن بکات یا خود اکستریم میدیگیشن بکات باشه کو اما بتوانین بجگلوی که سینگل کان و دبلیگ با کار بینین یا خود فلیپی با کار بینین بچینه لور تایم فریم یعنی تایم فریم بچکتر لو تایم فریم که با شکاری کردیه با اوی پش راز بین که مارکت داخل مارکت ببین المهم باشه اگر بین ایران جماعت سیر کن با بگیرین او های تایم فریم پی او آی باشه بنمونه اما لا تایم فریم که یک ساعتی شکاری مان کردیه باشه با بجین او های تایم فریم HTF و تا های تایم فریم LTF و تا لور تایم فریم باشه و بنین او پی او آی که یک ساعتی لیره من هیا تمام ایره پی او آی که یک ساعتی من هیا باشه اما bunu من داشتیم لور تایم فریم آنده پاش بونگو بجیم کل لور تایم فریم با کار بینیم باشه bunu من اما داشتیم لور تایم فریم پیس ما بچیه کاتک جماعت bunu من مارکت دیت ام پی او آی میدیگیشن بکرد دبی لور تایم فریم چه بکرد کاتک آوا خویله دا لنا پی او آی که یا خود اکستریم یا اندوسی دار کرد دبی یکم پول باکی بشکنی ببدی واضحه یکم پول باک ادونای bunu ارب که اندوس من نه ارب bu confirmation با کارین باشه یکم پول باکی لیره دکینه چه change of character باشه یکم پول باکی که دشکنید tamam کاته یکم پول باکی شکاند باشه پیسون بچه پیسون به ایندوسمنتا اوج ایندوسمنتا که لیره بید باشه ایندوسمنتا که لیره بید یا خود با مبوسته که لیره درست بکرد ایندوسمنت لیره درست بکرد باشه کاته که او ایندوسمنتاش در کرا با بلین ایره کوتا او دبلو که گشته که پی او آی که لیره tamam او کد داخلی ایره دبین استومانجی لیره دبین باشه و تا که پی او آی میدیگیشن دکات پیسون بچم نرخ ایره بید هیله دا هم بجین پول باگه کریه و چطور سره دبید اب پول باگه بشکت او جبونه من اندوسمنت اگه من در بکات پاشن بودا بازین یعنی اوها تمام change of character باشه inducement تمام او جبیره پی او آی کشته که داخلی دبینو بودا بازین تمام باش او که کرتی یک تمام ام بمشي وزا تایم فریم مکان دگوریم باشه همون کسی که بالای خود سکرین شد بکرد اجبار بکرد هر شتی بید باشه او جدولی تایم فریم مکانه او ام تایم فریم منه که بکار دینی باشه های تایم فریم مکان که کات شکاری بوده که باشه او جی تایم فریمی بچوکن که کات کنفرمیشن ورده گیری اگر ها تو شکاری کرد لحفتانه بید باشه اگر ها تو لحفتانه بی شکاری کرد که با بولین ایندوسمنت هفتانه دیار که آن پی او آی هفتانه دیار که آن اکستریم هفتانه دیار که لو او کنفرمیشن بچوکه دبی چه تایم فریم دبی 4 ساعتی بید باشه دبی 4 ساعتی ور بگیری بو کنفرمیشن یعنی تایم فریم خب که 4 ساعتی ام ست اپ بدوزیه و که ایکم پول بای بشکنید پاشن ایندوسمنت وان در بکاتو و داخل ببین باشه اگر ها تو دیلیت بکار هینه بود شکاری کردن باشه دیلیه که یعنی روزانه بکار هینه اتو دبی بچه تایم فریمی 1 ساعتی تمام اگر ها تو 4 ساعتی بکار هینه بو شکاری کردن اتو دبی بچه تایم فریمی 12 دقیقه باشه اگر ها تو تایم فریمی 1 ساعتی بکار هینه اتو دبی بچه تایم فریمی 5 دقیقه اگر ها تو 12 دقیقه بید اتو دبی بچه تایم فریمی 1 دقیقه باشه لو زیاده نه نخوره توا باشه بنمونه با هنگ نمونه باز کن با تایم فریم مکانش باش بنمونه ایره
بابلين ك ليرة جماعت باشا سيركن إيرا بوي تبوس ها والد پول باگه که درسته ویا ها دبینم جوانی گرتیا باشا پیش ام برز بونه بکرد اما لودویا باشا إيرا نه اوزم اوا مخالط يا جماعت اوزم اوا اندوسمنت باشا إيرا مخالط گریا تمام سيركن اما بوس ویا باش پیش سيركن پیش إيرا بچتا سره خو إيرا و دوبازیان نکیره کاندل إيرا بویتا ویا إيرا بویتا چویتا سره عفو إيرا بويتوا چويتا سره ام لوي در كداوا باش او پاش دا بازيه واتا ليرام خلط كريا باشا إيرا اندوسمنتا باشا بنمونه ببنه او اندوسمنتا المهم در كرا باشا إيرا بيت ياخد إيرا بيت إيرا جل جوانا تمام كدر كرا بنمونه ببلين اوا هاي تايم فريم بنمونه اوا تايم فريم اك ساعت يام كارتينين كا اوردا فلو صحا چويتا سره دا بازين ويا إيرا لگر إيرا دكينا أوردر فلو باشا كاتك أوها أوردر فلو مان هبيت بودم ناتو حسنا که چواری سینگل کان او دبلیو پی یان چه بودم نه ها که کیف خود چه کنفرمیشن یک بار بگیری باشه کاتک ایرا میدیگیشن در کات باشه اما دچینا تایم فریم بچکتر بودم نه ام شیکاریه باشه که خلاب أوردر فلوی دوات پیو آیا یک ساعتیه گودمان ل یک ساعتی اگه شیکاری من هبید لو کنفرمیشن دچینا تایم فریمی 5 دقیقه باشه باش بونم نه اوا چون تایم فریم 5 دقیقه اگه اول لوار تایم فریم 5 دقیقه اولش أوردر فلو امایه باشه استمان دیار گیر که امایه تمام یکم پول بک دگینه چنج اف کاره کرد سری ام پول بک ام پیانجمان لیره باشه دا بازیه ام لوی در کرده پاش برز بیتوا باشه یکم پول بک لوی ایره دگینه چنج اف کاره تا باشه گودمان که پیزمان به ایندوزه که ایندوز در کرد بونمونه ایره تاو یعنی چه او دبلیو گدی بس عملیه دگینه اکستریم کاتک لخوله اکستریم دا ایمه داخلی بازار دابین واستومان لیره دانی و تیپی اگهش مارکت شفتی اک ساعتی او مارکت شفت جماعت اما یعنی برای استراکچری نیو من بستم باشه باشه ابام شیوازه تمام مارکت خله عددو دا بازید بو او برای استراکچری نیو اگه باشه بونو منه بابلین ایراش سیر کن جماعت ایرا برای استراکچر من هیا ویا ایرا جیاره که ایندوسمنت ویا ایندوسمنت که من درک کریه ویا باش مارکت ایندوسمنتی درک کرده هات برای استراکچر درست که ویا یعنی اگه هات و مارکت ایندوسمنت در بکات و برای استراکچر درست بکد نبیلا منطقه بشکت ویا دبته لور های باشه و تلیره اگه بشکت دبته چوچ ویا دیسا مارکت هات سره امش ایندوسمنت ویا ایندوسمنت من درک کرده باشه ایرا اگر دقت دنه دبته چشمت سینگل کاندل او دبلیو ویا اگر بین او ایندوسی در کیره ویا برستین کاندل ام کاندل ابوه لبنی بجوانی داخستیه بالام نهاتی آریتی هستی ویا تازه ایرا هم اکستریم او دبلیو که کوتا او دبلیو که نبیچون گلیره بشکل لوره هایا همیش سینگل کاندل او دبلیو که واضحه تازه مارکت لا ایندوسمنت ریسپکتی کریه تا کلی رجدا بازی باشه بالام سری نگر چو اکستریم اگر لو نه کاره که ام سینگل کان او دبلیو بندی چوته باشه لیره تمام هاتوا نو او اکستریم دا باشه بونم نه اول تایم فریمی 4 ساعتیه باشه بابلین اگر اما ببیت سینگل کان او دبلیو حتی ایراد چهاره بکن زو دوره ویا بدون من چهاره ایراد بکنم حتی سینگل کانو در ویدیوز بیت اول داخل بم چون زانم دوره ویا من ده ما لور تایم فریم بکاتیم کنفرمیشن که گودمان ل اگر تایم 4 ساعتی شکاری مان کرد بید دینا 15 دقیقه بولایت لور تایم فریم کنفرمیشن باشه تازه با بچنان لور تایم فریم بونم من اول اکستریم کامانه باشه اولش تایم فریم 15 دقیقه سیر کن ایرا یکم پول بک ویا یکم پول بک ماشکاندیه باشه که چنج اف کاراکتره تمام پیس من گودمان به ایندوسمنت باشه او ایندوسمنت جی در کرده ویا
بنونش إيرا كوتا و دبلو كامني إكستريما باشا خلو إكستريما دا بنو من إيرا شتاقي جديش من نشان كي أوش سنجل كون توشي أوانش باكار بين بنو من إيرا سنجل كون و دبلو كي جون دا بنو من إيرا داخل بي آري يك با بوغز دايا اگه بهم ستوبلوز لسر ام سنگل کانو و دبلو کج دابنم ایرج دابنم هر زورا باشم و تاگر من لبریک استراکچری 4 ساعتی دبید که امایا باشه امایا تمام و بم شیوازا سیبکن کو ریسپکتی گریه باشه دابزیا تاکو ام بریک استراکچری نیویه کد باشه به او هیچ هنده زور برز بیت خو ایسحاج بکد ویا زود بجوانیش دابزیا يعني زود بقوات أبش ريزولتي 4 ساعتي أجل بنونا ل 4 ساعتي أتو بي 4 أو سنجل كون و دبلو كاب بكي و نها دويا أنا كنت لو أتون فيلم باشترا بنونا سيب كا أو شو كاره كا تمام يعني بكورتي بس 4 چدا كي 4 أوادا كي که او inducement ياخد extreme ياخد پی و میلیگه شکم ایگم pull back change of character پاشن inducement پاشن extreme باشه بس هنده تمام واضحة بيزح تمام أستاذ ايه أستاذ لو 4 ساعات كات إنه باز دقيقة كي ناكري مثلا لو باز دقيقة كسكوبك دروز بو ديوش بينو يك دقيقة نه بيت نه بيت اي دقيقة زوتش درويدان نه بيت رول اویا باشا بهش وزن نگوریا رول اویا 4 ساعتی تبید 12 دقیقه 1 ساعتی تبید 5 دقیقه 12 دقیقه تبید 1 دقیقه ویکلی تبید 4 يعني بهش وزن رولاکی نگوری نبیجی امن بونو منا اتو استوک بسیار که لیلا گود اگه بونو منا سکوپم هلا 1 ساعتی بما 1 دقیقه ایرا پیوس ناکه بهش وزن تاو چکه شکاری لا اویا لا چه بلم 4 ساعتی تایا 12 دقیقه 12 دقیقه حل بجاردیا تاو پیوس ناکه بس من بسم ایرا سینگل کنم دلوگ منشم کرد گفت اگر اوجت هبید باشتره ها های پروبابلیتی دبید باصحه باشتر دبید تمام بنو اتو اکسل بی ایرا اوردر دابنی نشده بید تب کی داره ویا باش دبازی تبع او جو چهار اگه او سینگل کنم دلوگ اج بکی های پروبابلیتی دبید و باشتر جی دبید تمام زور آسانه جماعت اوش ریزوتی 4 ساعتی که بود من زور آسانه باشم واضح بچین نمونه چارت کسی تشتکت نگرش بید یک سیاره میتخوا هاي أستاذ بيش برسيارة قصة شاشة طبخة نازم بس لا من وين هوية والله لا يمني شوية استا سیاره کی بکرم که کردم بکه اگر هاتی با بدی خفاتی کل سری پیشوی که change of character کاتن يعني كوبا بدي است او زي ك كاتب بوس لبونه منه لسری او زي ك extreme order block دیاری کردیا بکاتو بوس با بدی خفات کاتن كود هیز دگوری هیز كود دگوری یا سوار دکی كود ما وصلت أوعي كابون منا إيرا بول باكيش كون ويا بله او زا بالضبط إيرا بس بكري ويا أوها بالضبط أو جو ديسون چهاره بول باكي كدي تاكي أوا ديسون إنجسمنت تاكي أو جو دبازي باشا يعني همان او يخوي همان ياسا يخوي همان ياسا يخوي باكودين أوا باشا جوان أستاذ مصطفى ده فيليب دروز ده فيديو موضوع لا مزاع فيليب دروز دابيت أنا مش تكون تيكال بكن باشا بزانا بوچی لرسینگ تازه بونم نه لونه کشون گود بو ماردون تازه بونم نه بوچی سینگل کانو دبلیگ من ایره هنزونه دو هم داخل نبود هم اجماع تمام هو کار اویا دابت تازانیا نه عالم نازانیا دبی بزانی ویا بونم نه با من شو بسیار استاد کرد دبی هو کار بزن کفلی مدلا آشا هندی خب بشراس کی باشتره هندی خود بشراس کی یا بنده لسه مانی کنسپت صبری ده ولا داخل بونی بازار تو که بشراس نمیدونم داخل بونی جيت تشينج اوف كاركتر ليدو فولت بوسني او سوية يعني نه او چه مشکلی برام مانچستر بودنی نباشه المهم بس یکم پول بک بس پول بک که واسه لودد
باشە من سبب سرقة فولباك يعني قال جربك دوسيش عم عوجبت أو شيء هذا كنت تشوف بمشكلة پۆل بەیەکی دووسێ شەمع شەمعچنە بەس نزانم بێ يعني دوسي كوندولوجي درست من ولا دووسێ کاندل ینی مەبەستە زۆر پۆلباکە بشکێنیت ئەو المقصود ئەو مهمة قلت فولباك كي شركة بشتنجا فولباك بتاعش كوندل اگر يعني نك بجن جاكي غريب دوس شنوفان كوندلا از كوندلت توين سري دو سيك اگر بنعمل نرو بشك شارج ونرو نظام بيرب كتا تشوف كنا جورا سيوتا ديابه ماما وێرە بەس کۆندڵی بووە مقصد ما سيدا چنینە نە بەس ئەمووی پۆلباکێکی بۆ زەح بیت و بزانی کە و پێشوەختەوە بەزینەوە کردی و بەرز بوو إذا بتجي فولباك زحمت هم حنا جورا بەخۆ زۆرە بسانەیە بەس ها بزانی کە بچەی مارکێتەوەت یا خوارێت تاو ئاو بەخۆ زۆر ئاسانە بووێ ئەجا خواستم بووێ باشە نەوەکی پۆلباکە ئایا یا ئیندوسمنتە باشە تمام کاک ڕدوان پێشەوەی دەست پێ بکرێت you're offline آیفۆن ئافو دەنگت پسراوە نا خەت کڕ ئایفۆن ئەو هەیە کە زۆر بەکارهێنە خەتەکەی دەکوژێتەوە زۆر ئیسحاجە زۆر ئافونکە پێشەوەی بگات یان ئەوە تا هەندێک جار هەیە پێشەوەی بگاتە POI دابەزینی دەکاتن ناگاتە POI بەڵام ئینجسمێتی لادا و دابەزینی خۆی دەکاتن بە بەردەوامی ئەمە لەوێ چ بکەین کۆکۆتی تەنەگەشتم ئەتونگە لایڤەکەی پێشترت گوتت هەندێک جار ناگاتە POI و دابەزینی خۆی دەکا بەڵام ئینجسمێنتی لا دەدا کە ئینجسمێنتی دادەدا ناگاتە POI ئەودا ئۆردەر بلۆکە ئۆردەر فلۆیە ئەوزە ئەلمهم ناگاتە ئەو منتیقەی دابەزینی خۆی دەکاتەوە نێتاوەتەوە تێگەشت ئەمە چ بکەین لەوێ ئایا ئەمە چاوەڕێی ئۆردەر بلۆکەی بکەن یانەوەتە POI-کەی بکەینە تا خۆی لەدا بنیگەیشن دەبیت و ئەو جامە کۆنفرمشنی وەربنین و دابەزینی بکەی ینی داخلبی یان ئەوە تا لە ئینجسمێنتیش چکە ئێستا لەو چارتێک کە پیشانت داین مەبەست ئەوەی وەیە بنمونە ئێرە لەو حالەتە ئەکسا و هەڵبارز بیتوە نەوێت بالضبط وایە یاکە دیتە لێرە سنگلکان و دەولیکی دا تاو لەگەڵدا ڕووی چکە تاو کۆنفرمێشنێدا چکە بوو ئۆڕیدی ئیندوست دەرکردە ئوستاز لە هەمان ئەگەر هات و سنگلکان و دەبلیک نەدا ئەدو دەبێت چاوەڕێ ئێرە بکێ باشە وایە جوان باش وەزەها وازە ئوستاز ئوستاز لەسەر پرسیاری ئەو برادەری ئەگەر مەسەڵەن کە تێستی POI-یەکەی نەکردەوە بەجێ هێشت ئەو POI جارش کە سەعیدۆی گەڕێتەوە ئیشکی دەکەن یان ئەگەر مام ئەگەر بڵین ئەوانە POI-کەمان باشە ئەگەر هات و ئێرە بەرز بوو ئێرەگرە برێک باشە ئەگەر گرە برێک و ستراکچەر تاوت و ئیش بە POI نۆکەوە چکە بوو ئێرە دەبێتە لوەر های وایە چه هایە لو ئەفۆ وایە نەوی چونکە لێرە بشکێت بەس ئەگەر هات و لێرە نەشکا باشە بژین حتۆ ئێرە هات مەوڵین حتۆ ئێرە هات باشە هیچ ناچە برێک و ستراکچەر ئاکۆت بێتەوە ئیش پێ دەکەی ما بشێوەسە تەمام داگت برا ئوستاز مەقسەدەوە یعنی ئەگەر بشتێتن ئیش پێ ناکەینەوە ئەگە بوز شکا ئیش پێ ناکەم بەس ئەگە بوونە حتۆ لێرە هات نەشو بشکێنی هاتە خوارێ بە ئەو کات ئیش پێ دەکەی وەزەها تێگەیشت دەست خوش چی هەستن نمونەجار نمونەکان زۆرم باشە زێک نمونە نیشان کامە ئەڤ ڕوویدا ئازم ئەڤ ڕوویدای هەموو دێ نمونە نیشان بودم ئەنگ پخوا هەندە سات چۆتێ بەکتێس ئێستا بکەن دە زۆر بینە باشە
چونکه دەبێت مرتەحی لەگەڵ بچی بنمونە بەرە خۆ دەنێ ئەوە گۆڵە و ئەس بم دوینێ بوو باشە ها گوتمان کە ناویت لێرە پشکرد بوو باش change of character پێویستمان بە ئیندیوسەوە بوون ئێرە کردە change of character دروست ئێرە چه ئیندیوس دەرنەگەن ئێرە چه ئیندیوس دەرنەگەن وایە خودجێکی دەرنەگیریە حتى هاتیە ئێرە وە حتى ئێرە هاتی شتنی بۆ ئیندیوسمێن باشە بنمونە ئەو ئیندیوسلا دەرکرا باشە ئەوجا بنمونە ئەکسەر هاتە سەری حتى ئێرە نۆگەی داخل بی وایە ئەکسەر هاتە سەری خۆ لەو پیوایەکەدا باشە بنمونە ئێرە با بڵین ئەمە چاوەڕێ ئەوە ناکەن سنگت کاندەوەتەبلی باشە با بڵین دەچنە لوەر تایفرین ئەوە مارکیسە شفتی مایوەتە برێک ستراکچەری نوێ باشە ئەمە تایفریمی چەندە ئەمە تایفریمی 15 دقیقەیە باشە ئەمە تایفریم 15 دقیقە گوتمان هەکە تایفریم 15 دقیقەمان هەبێت دەچینە تایفریمێکی 1 دقیقەی وایە بۆ کۆنفرمیشن ئەوە چونە 1 دقیقەی سەیری پۆڵبەک دەکەین باشە سەیری پۆڵبەک دەکەن ئێرە جماعت دیارەکە یەکەم پۆڵبەکی لێرایەوەیە ئەوان دەبەزین ئێرە گیریە وایە ئەگەر ئێرەشکەس ئەوە دەبێژین بنمونە دەبێتە change of character پاشە پێویستمان inducement و extreme باشە وەکو دەبینین ناهاتە ئێرە مادام پۆڵبەکێکی دی ئێرە دروست کرد ئێمە دەبینە ئێرە وازەها ئەگەر هاتی ئێرەشکەس دەکەینە change of character ئوستاز لە لای تەنیشتی پێکێتە change of character و شتان ڕوویدایە ئێرەش ڕووی نەدەوە کۆ لای چەبا یەکەم جارکە وشمیتیگەیت بووە وشمیتیگەیت بووە ئێرە ئێرە دەست ئێرەکە مینیگەیشن بووە باشە ئەدی ئەمە ئەیکەم پۆڵبەک نییە نانەوە ئەوە ئوستاز یەکەم پوڵ باگەوە نییە ئەو کاندڵەکەی سەری کیش کۆندلی سەری مام بەسترین کاندڵ ئەوە ئێرانە ئێکوم و ئێرە بچوتە سەر دیسان دەبی سیرکە ئێرە دەبی دیسانەوە فیک بریک ئۆف ستراکچەرێک بکازە بێتەوە نه سیرکە هەتی دەڵێ ئێرە بتە change of character نه گوتم یەکەم پۆڵبەک ئیجا کۆ ئێرە پۆڵبەکە من نەبیت ئێرە ئاها بیت ها ئاها وایە ئێرە نەچووە سەرە وەکو ئێرە چوتە سەرە مام حتى ئێرە هاتیە هەنەوە چ بەلاقە یەکەم پۆڵبەک ئێرە بوو ئاوە نەشکۆندیە باش ئەوە نەشکۆندیە دیسان تو سەر ئەوڵە ڕاست بیژ من ئەوە نەدی ڕاستی یەکسەر چمە المهم بۆ بژین ئێکە ئێرە ناشکەستیە باشە دیسان چاوەڕێمە ئێرای کرد ئێرەش ناشکەست دیسان دەبێتە ئاوە باشە بە سەیری ئەمە بکەین باش دیسان پۆڵبەکێکی دی ئێرای کرد وایە چمەت بۆ ئەوەکی بخۆمەوە زۆر تێنی داوم کۆتە قسە دەکەم زۆری باشە جەماعەت بورن باش گوڵمان کە دەبێت لێرە بشکێت وایە ئەگە ئێرەش کەس وەسا جەماعەت هەموو شتێک دەنگیم بدێت باش بنمونە ئەوە ئێستا شەو دواوە بە کۆنتەنت بە جوانی بگیرێت باشە جەماعەت ئەوە تازە گرت وایە مەگوڵمە پێویست بە چایە کە change of character ڕوویدە پێویستمە بە چیە ئیندیوس وایە تازە بوونمونە هەکە بڵین ئێرە ئیندیوسە هەکە ئێکسەر بێتە سەری باشە یەکەم پۆڵبەک هەکە هاتوو ئێکسەر هاتە سەری ئەگەریش نە
ناگینه ایندیوس ویا تازه ایره بریک سترکچر ای درست بو ویا گودمان چینج و کاراکتر بوز ویا اما کی درست بو باشه bunun ne var? Induce. Tamam. Eğer bunun avajda bir çe PY. ما صح؟ تازه چهاره چه دکین؟ چهاره او induce دکین و او inducement درک کرد باشه جماعت induce درک را اواش سکوپی داویا جماعت برسین کندلامaya دکینه single corner و دبلیک باش اما اردرک ایره دکین تمام اما استپون ایره دانیم بو چی ایره دانم جماعت بونم نه های دانم بو چون که پی آی ما نشته بده پی آی کش لاستپول بده باشه و تی پی آی کش بونم نه اوی لابر اکستراکچر این میگه که آر آر یک و پنجاه و سر زیاده ویا باش و زانین اوا سینگل کانو دبلیو که مینیگیشن کرد باشه اوا داوزین ای برو باشه و دیاره چو پی اوی باشه اوا پی اوی که مینیگیشن کرد جماعت سهل کن دوشی ایرشته که دیجی بکی باشه بنمونه اگر بین ایرش ریسک کی دیب کن جماعت باشه ریسک کی دیب کن تمام و بزنی ایره بود سکوپ چون دی قبل جماعت يا ابوي هست او سکوپ بس ایرش تکی دیده کم سیر کم ایره داخل دابین باشه ایره داخل دابین تا اکسا نیزی که نرخه که استوب امجاره دام سیره نکو دام سیره باری سکریور دکی باش بتامن باشه اکو سکالپ بک بونم اگر بیم او بکم سکالپ اگر حتی لو دابنم تیپیه که آر من اگه باشش و نیوه تقریبا و hani زوره ویا ادی اگه بیم بونمونه چو زانم حتی لیره دابنم دبته ای با 14 اگه حتی مارک سا شفتی دابنم دبته ای با 34 ای برارو ای تجویره باشه او جبا برای هنه ریزولده که ها اکسل با قازانجی اکسل اتو ام اوردرت هیا اما شو ام اوردرت هیا باشه اما یان ایک با 5 اوان ایک با 34 المهم سرجمه همیون دبته آر یک با چند یک با 40 يعني اگر ها خل لبن نفس صاديج دا اتو ريسك بكي اتو قوزن جاي جورتها باشا اگر بيتا تي بي اكا هم بو ستوبي اكام لسا سنگل كانون دبلي كم ندانا لبر اوشتا بي او اكام و دو ليرة دابني باشترا اكسا هاتا بي او اج ميليگيشن كر تمام نبيجا من ايرا داخلم دبي 4 بي او اكام كم سیر که بونم نه ایره سراتا ایندوسی دار کرد و چند باز او کاسای کلوجیت باش نبید و هر کان داخل با آنجا بس اوی داخل باشه نیه ویجی داخل بید تمام المهم با بزاین یه چل اجماعت حتی ایره آرای یک بشش دا بس اوه یعنی زوره تمام و داره چند خیره داره تبونم اگه بی اینتر تایپی بکار بینی اگه تو ها تو ام اینتر تایپی بکار هینا آرزون برز داده تجمعت ها جا خاصا اگر بنومنه لمنطقه که سکوب داخل ده بیچو زانم ل اگه بنومنه او سکوبه بچوکه ها خلا پیو آی دا اشتی او ها ببینی آرزون گورد داده منظور تاخیر به وقت خودم وانش تسره ای برا
خواهی شون چو سر بچه والله استاذ خوش رخوله لستو بيبدا و خواهی ها سرکه بدون آر یک بده زیاده ده اگه بچه تستوپی او زنی چند بشریت هد مانگه که نه یا يعني ها بهم وان تشتغل وسط مكرب قول دي بعدين ده بوتشي هالسنة يعني شوفوا كاريك بقران بس سايكولوجي تيبدا قول بس ايوينيا يتريدين يا بقران جانا ها بس راسي زوتين دود بعد يعني اگه با نازداك با ایسا توپ بس دین دود بانیه خو ایرا سایکولوژی تکچو ها ایرا اگه تازه داخل بابون چون لیداد ماستاد تبتا قازانجه هید بریکی وناتا تو دیشتا خاری زور جاید که تو خوا يعني تو خوا نه که من پیش دقیقه از بیزار بود ای برا تو خوا ای خوا حالا المهم ده هر سرگیر والله ده بيو اوردر انا بزبير جابو يكروجي خليه يوصل انا اگه گوتی هاد سیر نکیجی نو بیبره خوب داری نه انا یا بس بخوای شازا عايزني تاي بروفيتي دا اكسا دا بازي كده برو دلي متقي او شلون دا بازي بس يعني او اراري زورا هاسي وشار يعني نظام بخويا من طمع بو والله يشتكي زوري جون براستي استاذ عفو بسيارك باشا لبيو اي تماشا كان لتاريجي خوي بديش كاندي تيكو هي ونيا يا باشا استاذ ديرا ناك الرسل ريسك يعني اسمه يعني ما ترسيني يا استاذ لا شنيا شاني بيو اي كي بديش كانديا نك شادو شو مشكلة اگر لبعض اگر بچس 30 دقیقه او پیو آی کتاویا سویپ کردیا بس استاذ عمليرة كون نايسيا او كمان شكارية كمان بعض دقيقة يعني لو دوباره بتشنو صار يعني او مو تأثير ناكا نه خب پیش تاثیر نگه بید همون که خود تاکید که تایم فریم دیجی تمام اجا خاص ها لا بچکتر نه لجورتر صحه بنو تو یک ساعتی نمی بیا 15 دقیقه بید تو یک ساعتی بچهش نیکن بنو 2 ساعتی و 4 ساعتی بس نه آخره بس بو کنفرمیشن ده آخره بنو نه 15 دقیقه تو زانم 1 دقیقه کنفرمیشن اینترتیمون او درکی ها بکی بخوای اگر چند لزر بی اتو دتونی بینیه ابو اجداد قازان زكا يعني بجامو بنمنا بخوای اگر بنمنا ازبم باشه ابتشتکی ها ببینم بنمنا $100 برو کرد داخل دکم دکی مریسک $100 همون دکی مریسک تا گفت که داتای پروفیت و 36 ورقه ویا ام جدی چطور هی ها بس وقتی تا پاره بی نک تا چنا بی تو اب کی باشه يعني استاذ هالمان دي فول مارجن داخل بين لو نوع شفتانا نه بخو مارکری امام نویتا چه عزيز سيدا عزیز من خب پیش وقت یورو جی پی وای چتکی او هم دید بو باشه زنی آراری چند بو مام اگه بد پد بلم زو باردکه یا نه بس آر یک بنوات بو باشه بجد بونو نه یک بس 34 بونو نه بده یک بنوات باش 16 یورو جی پی وای بو 1 ساعتی با کار مینه بو چما 5 دقیقه 5 دقیقه او شوزم با کار هینا باش او لورتون کنفرمیشن سکوب اگه بچوک دا بو باخوای مام $100 لبرو کرم تا کرد و لم ده حتی ما کسای شفتی باخوای بو نوت ورقه ايوه والله بجي بس باخوای خو هندی سری درزی که بالام نکرد دوا
چونکه اگه خلقی که بزاری تا آره من نواتم گرد یا تو زمینه با هوا حالا والله شدة بن بقرعان وای بچه ها زور داشتی نگی گودی وای استاد او رو زیارم هیا بس زاری دست ریفکات آخری این تو تازه خلاص و بزرگ اگه چطوری بیاره هبی بسیار هک با بیشت استاد اه اگر ما یک ساعتی تشتک هبو نبی بیده چینج of character بس چارککی ببیده باشه دینگی چی لگه خدا بسیار راستی قرص چه اگه حس کردین میشد دادم USD GPY چطور من دیدی بس بابت گرینگی های تایم فریم بدن وقت دا هایر اجالا لهایر تایم فریم اگه بولش بیده بولش یعنی تا یه هفتیانه و روشانه والله دوست در بی پی آی دو بی های تایم فریم مارک استرکچر شیفت دید بی های تایم فریم با قوت داره بان از گرینگی هن بنا اگه بزنی های تایم فریم جان تر ابو برز بون ایده کاری نه گوش که خونه تا پازا داره وقته باشه اول روزه مصطفى جاب سيارة كيركو رسمه كي مهناتي 4 ساعات كو تشينج اوف كاي رسمه قلت مصطفى تشكي روجانا او هاوا دوي دبي جيرينجي روجانا بداي او وقت دا نك 4 ساعتي واضح بو درس اورو باشه سیده اگر 4 ساعتی پیواز بیشترش کاندنه یعنی همچنه اکستریمی وصامنه اگه 4 ساعت پیول داشت کنم چه نه شرنی اما بس تا کنفرمیشن هبی اگه خودت بگیری باشتره من گفتم برای خودم ایندوسمنت وین رایتش ساده داخل بونه پی او آی وین رایت 700 اکستریم که وین رایت 800 واضحه بابت وین رایت تمام آیا من ایندوسمنت دکم ایندوسمنت من کرد باشه رو دانی گفتم من وین رایت 600 آمدم او ریسک کردم تا دکم آمدم 600 زوره چون پی او آی رو دان گفتم من 700 وین رایت من با لا پی او آی بگم چنینه چو اکستریمه 800 ها يعني ده زوني هاشتاج قدري خويها تمام استاذ يعني في زوني ضابط ام ديور كان فول باك ديال شو كمان شابن او بول باك وتشوكي بس لانه بيو اي ديوري بيكن واش على نيزيك بيو يعني بون من ابا اگر بون من حتى بون جول حتى ورا هاد بي زول برز ببید نبی تو فیتشتب کار بینی باشه تمام چونکی بو استاذ هو بكاتك راسه يعني بون منا اما هنا كات هي بيو اي اكستريم اوردر بلوك كمان ليك نزيكا باشا او كاتا اما توانيم جاري وها ناتشتا اكستريم كا بيو اي كاش بتجي هذا لبيني بيو اي اكستريم قراوه يعني ما فهمش تيوان بيني و وين ريتي شي باش المهم اگر هاتو اک ساعتی اکنگو بسیار کری اگر هاتو لسه پیو آی چوزان مشتکی اوها اتو بس چواری سکوبی بکه اگر چتکی اوها روی دا لسری گرد اگر یه سری نگرد چواری چتکی خوب که زو باشتره چونکه بو ایره راسته گرد که لسر پیو آی بلام نیو ساعتی جان دی کامدنه این یوز لاده ام پیو آی جیز بس سویب کری یعنی تاو های پرابلیتی ها گودم که پیو آی سویب دکت سکوب دادات ها سکوب خیلی رد داده بینن ها همچنین مناد ایره سکوب بوا لبر اوها زول برزمونی کردی هات یا خال لبر هندک هو کاری فلیپ بوا بس نتوانیه باشه اف سکوبه نیو ساعتیه لیره چی بوا دست بگه و برستین کاندن بوا سرطه شادو بوا و بشتینگی لبن شادو داخست ایره ری تست کرده بشه برز بو هاتا خوا برز بو حاولي داب كتا فليب بلام ناتوانيا باشا واضحة سيدا بس بسيارة كامل زحمانا افهم ما بيو یک ساعتی هم این سکوپی مثلا طوری که برگیرن نه نكيبي ناشي بس هو جاكي وقتك تشد بي او يجو كان روزانا ستكاجي بحقا مثلا یک ساعتی یا 4 ساعتی ما مزونه که بودن عمر بشید مثلا تایمت بچیکتر سکوپ اگه بخواد یار بگه بس حق روزانا اگه روزانا؟ روزانا تب کار اینا دوشه 4 ساعتی سکوبی بگیری بس بی حقی تو شی او کم جارو بکار بینه نه کم وقته
مامۆستا جان باشی سوازم هەرێم پرسیارێک بە مامۆستا جان وەڵای لە بابەتەکان بە باشی تێگەیشتم هیچ کێشەم نییە بەس یەک پرسیارم هەیە کەچمە سەرچاو بۆ دیاریکردنی ستراکچەر تۆزی کێشەم بۆ دروستە بێن جا پرسیارەکەم ئەوەیە بۆ شیکارەکە بە شێوازەکەی خۆمان بکەین بە ڕیپلەی یان ئەوە لەسەر چارتەکە سەیریکەین چکە شوێنە دیارێکی تۆ وەکو بۆس وایە بەڵام ئەگەر شیکارەکەت لە پێشەوە کردوێت هاتبێتەوە شوێنە لەوانەیە شوێنە ئەسڵان چێنج ئۆف کارەکتەر بێت جا خۆت کەچی لەسەر چارت چۆن ستراکچەرەکە دیاریکردی بە هەمان شێوەیەک کە تا ئێستا کردومانە بە ڕیپلەیەکی یان چۆن ریپلەی بکە زوو باشترەمەوە و هەموو کات سەرەتا هەوڵ دەدە چ دەوزیەوە لوەرها یاخود هەیەلو وایە ئەوە دیت تەواو ستراکچەر لە تو دیار بوو ئەگەر ئەوە نەدیتە بزانە ستراکچەرت هێشتا تەواو نییە دەبێت ئەوە ببینی باشە کە ئەو ستراکچەرە دیت تەواو لەسەر چارتەکە چنێک چینە دواتە چنێک چەندێک نییە مام چەندێک نییە تۆزاوانە گوڵدە تۆزاوانە گوڵدە باش ئەوە پۆزە دەکەیەوەیە ئەکسەر دیۆرە ئیندوز دەرکرد پیۆی هاتەیە بەڕێک ستراکچەر ینی تەواو ئێرە چمان دەڵێت ئێرە دەڵێت نەبی دێرە بشکێت تەواو ینی ستراکچەر دەوازینە باشە وەزەحە لەوانێ بە یەک ساعتی بۆ نمونە ناڵم ئەمەوە ستراکچەرەکە جیاواز بێ دابەزین نەبێ بەرزبوون بێ ئەو کاتە بنمونە وڵی ئەوە بزانم ها ئەک ساعتیش ماکرد بوو هەر دۆوازینە بەس دیر و درێژە بە خۆی من نەبجاکەی بژمەوە مەدوونی گەنگەشە سەر کرد بۆ ئێرە بزانم ئێستا مامۆستا بۆ نمونە لە گۆڵدا لە 4 ساعتیە بەرزبوونە لە تایمە چووکەکانە پێم وابێ دابەزینە بەخۆی چ بێژمەتە ئەگەر من نەبێت هەنگوو تێک بدەم باشە ئەگەر تو ستراکچەری حەقیقی بچین شتام نەگەشتم بۆ بەدێت میکس ستراکچەر لوەر تایفرۆن های تایفرۆن من نەبێت ئێستا نوکە بێژم ئەگەر نە خۆی لە 4 ساعتی ئەو هەیە ئەوە بەس بۆ نمونەکە تو بێ ئێرە بکە ئیندیوس باشە ئێرە بکە ئوردەفلو تەمام وازەحە ئێرە ئوردەفلووە لە ئوردەفلو بەرز کردە هاتیە چ کردە فلیپی کردیەوە ها دەرسی فلیمان گوت باشە بەس فلیپەکە ئێرە وەزەح نییە ڕاستی چونکە بە ئەوەیە بادیە باشە ئێرە بزانین شتێک هەبووە وڵا ئەوەش بەوەتەکە بەس ئۆیسیتیە هەی ئێرە دنیا برێکات بلوکە باشە لەو برێکە بلوکە بەوەت ئۆیسی دەزانین ئێرە باشە سینگل کۆن و دەبلوکی داوایە ئەوە سەحە ریتست بەرزبوون ئالەسۆسکو بچیت تاکو برێک و ستراکچەری نوێیەکە کە ئێرە ئۆڵ تایم هەیەکە باشە چەند جاریش هەوڵدا بچیت تەمام ئێرە هەوڵدا ئێرە هەوڵدا ئێرەش هەوڵدا تەمام بەس من نەبێت جۆرێ بێژم بێت شتێ تەمام چونکە سێرێ پشکە زۆر باشە مامۆستا هەر بۆ بەرچاوڕوونی هەنێ ئیندیکیتەر هەیە کە بۆس و چێنج ئۆف کارەکتەر وانە شانەیە ناڕەن بە تەواوەتی احتیمالی خێنە سەر بەس هەر بەرچاوڕوونیە دەتوانین بەکاری بێنین نە خۆ ها هەندی سەری دەرزیکەش بەکار نێنی باشە هەنەوەکەیش نەزانە تەمام زۆر باش زۆر باش دەستەکانە خۆ مشترمە نزانم گوڵ شتەی نەکەیت ئۆستاز ئازێت نەبێ ئێستا کاتی بازڕات داخرانیشە لە 15 دقەی گۆڵدا ئازێت نەبێ ئاخر بۆستکە کردوێتی نزیکەی تۆ لە 15 دقەی ئێوە 15 دقەیە ئاخیر بوس ئێرە ئەوەیە باشە ئێرە نوێی بشکێت لە 15 دقە ئێرە دەبێتە چێنج و کارێکتەر باشە خواروتری بۆز نییە ئازێت نەبێ نیکە ئێرە بوویتە بوس ئەوە ئەو سینگل کاندید ئۆردە بلۆک نییە ئەو شادووی خواروسەکە بەرە خۆب دەرێ ئێرە ئەگەر هات ئەوەسێکی داکە بۆ چۆن تاکیت بکەین ئێرە هیچ ئێرە ئەگە بکینە بوس نەبوویتە بۆڵت حتۆ لێرە بوویتە بۆڵت وایە باش تاوە ئێرە ئیندیوسە تەوە ئەوەش نابێت ئەوەی کە ئیندیوسەکەی دەرکردو نابێت بەس کانەڵۆر کۆدە بڵۆک بوس ئیندیوس تەوە ئێرەش سینگل کۆن بۆ ئێرەش سینگل کۆن و دەبلوکە دەبی کە لەسەر یەک دقەی زۆر جوانیشی کردووە تازە ئێرەمە دیۆر بوو وەتە ئێرە ئیندیوس لۆدا ئێرە بووسەوەیە
بوسەکەش کێ بوویتە ڤۆڵەت خوارە. خۆ لێرەوەیە دەبینن بەڵێ تازە عنی ئێمە ئیشمان لێرە نەمایە ئەو ئیشمان لێرە نەمایە عنی خۆ دێتە ئێرە های نەبێت ئێرە بشکێت حالیە وازەها لوەرهای ینی چێنج و کارێکتەرمان لێرەیە تەواو باش پێویستمان بە ئیندوسمنتێکی دیە بنمونە ئێرەش بووسێکی دی ڤۆڵەت پۆڵبەکە ڤۆڵەت پۆڵبەکە چونکە پێش ئە بەرز بوونە بکات ئەمە نزمترین کاندوور دەستە چەپی دەرکری هۆیەکەی یعنی ئێرەش ئیندیوس باش پیۆمان نییەوە تازە ئەخیر کوتە ئوردەبلویکمان ئەوەیە یعنی هەم ئێکستریمە هەمی سینگل کاندوور دەبلویکی بازاتەکەیە باش کە بزانین لەناو ئەو ئیندوسمنت ئەو ئینتەرتایپی ئەبرومان خوێند هەبووە یا خوێند نەجمات بۆ سەیری بکەین تەمام سەرکەوە ئیندوسمنت بووەیە گوتمان یەکەم پۆڵبەکە بشکێنیت باشە یەکەم پۆڵبەکمان کیرە دیارە ئێرەیە وایە باش ئەوە چێنج و کارێکتەر گوتمان ئیندوسمنت ئەو پۆڵبەکە دەبینن بوس ئێرە بوس باشە ئێرەش ئیندیوس وایە باش دەیکۆ لەناو ئەوەی ئیندیوسەکە سکوپێکی دەبوو باس بوونم ناو گوتم هەکە هیچ شتێکی سەرە ما بیت ئەتو دەبی ستۆپە لەسەر ئەو هۆیە دابنی بەس بزانم کیشکی ئەوە بەرزترین کاندن ئەوەیە ئەوە یعنی ئێکستریم بووە ئەمەیە باشە ئێکستریمی ئێمە بووە بەڵام نەهاتیە ئەلمین تو ئێرە داخل دەبوویوە کە ئێرە داخل دەبووی ستۆپژی لێرە بوو و تیپیەکەژی بنم ئەو برێک ستراکچەری پۆزەداکەیە ئەڕێک کێمە دەکێ بنم نەک بەسێ ئەوها ئەوەژ ئەمرو بوو باشە لەسەر هەمان ئینتەرتایپی ئەو ڕمان خانە ئەیکەم پۆڵبەک چێنج بوس ئیندیوس تەواو باشە تازەوە ناوتە ئۆردەرفلۆ کیانمان ئەو سێ کاندڵە پێکەوە ئەو سێ کاندڵ سپێکە بەرە خوداکێت وێرە بکەینە ئوردەفلو خۆی ئێرەش ها خۆی لێدا و نەکەن ئیندوسمنتی تەواو یانیش ئەوە ئێکستریم بووە بەس نەواتیە دەزان و گەلچۆرێکی ئێمە چۆکێ دوێری هەی بۆشە لێک ساعتی مە سەردەتر هەبن چاو بەتەن من ئەس نەچمان بۆوەت میکس تایم فریم برام خۆدەنی سێوەسەدکەم بێک و ئاچمێ یعنی ئێشما سەیدا وڵا ئێشتەمای بەس ڕاستی ئێرە مەبینێت لەوەنە نێتە خەزین بوو ئیندو ئەم چێنج و کارێکتەرە شتێکی دیش دابنن هەجاکە هوتکەنە باشە ئیندیوسێ یەک ساعتی ئەچتەنە بزانن خەلەن نەکەن باشە ئەو کەتە و ترینەکە زوو باشە چونکە بوو ئەیکەم پۆڵ بەگێرە یەک ساعتی برێک ئیندیوس وایە ئەوجا لە حالەتەدا هیچ مەبیت ئەگە خۆ بزانی دێتە خۆرێش لە عەجز مەبە چونکە تو چاوەڕێت ئیندوسمنتت کردیە باشە دیسان خەتەکە کوژرەوە ئەی هەوا ئوستاز پرسیارێتر هەنگو ئێرە تێگەشتن وا بوو گوتم ئیندوسمنتێک ساعتی دەبیتە یانە ئەو کۆتە ئێرە ئوردەنەکە زۆر باشترە ئەیکەم پۆڵبایک ئیندوسمنت ئەو کۆتاکە بزانانی 100% هاتە خوارێ یعنی بۆ دلن نەشکرد یعنی بزانە تو چاوەڕێ شتێکت کرد یا چ نەبیت وایە ئەوچون لەو حالەتەدا مەبیت تو گرنگینە بە سکۆپی بدەی باشە نە گرنگی بە هیچ شتێک بدەی تەمام چونکە ئیندوسمنتی ئێک ساعتی ماوە خۆ لەوەر تایمفرێمی یان من گرنگی پێ نەدا ئەگە بێ لەوەر تایمفرێم ئێرە ناوەڵە داخل هەتا ئیندوسمنتە دەرنەکات هەنگی دەبێتە های پرۆبێتیاگە بوون ئێک ساعتی ئەو ئیندوسە دەرکرا و 15 دقەی سویب بکات مەبەستم بەس بە شۆ دوو ئەو کات زوو جوان دەبێت ئەوها باشە ئوستاز بۆ نمونە ئەگەر ئێستا سێری تایفریم 1 دقەیەمان نەکردایە ئێستا ریتێستی سینگل کاندڵ ئۆردەر بلۆکەکەی کردووە ئێستا ماتوانین داخل بووینایەتەوە ئەو کاتە زۆین بۆ ئیشی خۆی کردیە مام نەوێتە چە ئیشی خۆی کردیە
دابەز دابەزی نەکردو ینی باندی های پرۆبرتی ناوی زۆر چ بێژمەتە باش نییە کورتیەکەی باشە Ustaz, کە دەبووە تڕیدەری سوامانی کونسەر دەبێت توی تەحاملی بەخۆی دەتانین کێ چەر ساعتی گۆڵد باشانگو خیلی هم بەسی گوڵی دەگەن 4 ساعتی چۆ زانم ئاوی تازە شتەکەی دیاریت کرد